کتێبەکەی بە ناونیشانی ئافرەت لە کۆمەڵگای کوردەواریدا بوو. لە کتێبەکەی شتی یعنی غەڵەتی زۆر کردبوو. هێشتا بەڵاو نەبوو بۆوە مەلاکان تێغیان بۆ ئەسووی. لە مەلایەکی کوردەوە لە بەغدا راپۆرتێک نووسرا بوو بۆ لە ناوبردننی عەبدولخالق معروف. کتێبەکەی تو هەموو ڕاستە، بەس چونکە ئەتوو دەیرەی هەندە شت هەیە خراپت لەسەر دەشێتەوە. عەبدولخالق ئەو مەلا زانایە ڕەوشنبیرە کوردپەروەرەی کە بەدیلی تا ئێستا نییە. ئەگەر کتێبخانە کوردیەکان بگەڕیت پێت دەچێت چەند جارێک ناوی عەبدولخالق معروف بێتە بەرچاوت. نووسەرێک 4 کتێبی نووسی بوو، پێنجەمین کتێبی نووسی و دوای چاپبوونی کتێبەکە نە لە کۆمەڵا جێبۆوە و نە لە ژیاندا. ئادەمیزاد لە کۆمەڵی کوردەواریدا بۆ هۆی کوژرانی عەبدولخالق. یەکی 1935 لە ناحیەی کەندیناوەی نزیک شاری هەولێر مەلایەکی ئەو ناحیە و مەلازادەیە کوڕێکیان بوو ناویان لێنا عەبدولخالق. منداڵی عەبدولخالق هەر لەوێ تێپەڕی و ساڵی 1944 خرایە بەرخوێندن تا پۆلی پێنجەمی سەرەتایی خوێند و دواتر باوکی لە قوتابخانە دەرهێنا و خستە بەرخوێندنی ئاینی. کە هەر کەس بەختیارە اختیاری چار یاری کرد. دیارە پاشماوەیە کە دێتە هەولێر بۆ تەواوکردنی خوێندن، دیارە هەر لە هەولێر لەگەر 200 فەقێ و کە خەڵکی با بڵێن خەڵکی کەندێناوە و هەولێرن داواکاریەک پێشکەش بە پارێزگاری ئەو کاتە کە پێیان ئەوت متەسەڕف ئیسماعیل حەقی لە هەولێر پێشکەش دەکات داواکاری فەقیەکان بریتێ لەوەی کە خوێندنگایەکی ئاینیان بۆ بکرێتەوە کە ئێدی چیت کە ئەوانە وا ئیجبار نەبن کە بڕۆن لە حوجرە و خانەقا و لای لە مزگەوتەکان بخوێنن. هەندە فەقێ هەبوون حرەکەیان هەبوو بۆ چاکسازی فەقیان و مەلایان. بیستم عەبدولخالق یەکێکە لەوانە کە هانی فەقیان دەدا بۆ ئەی بەو وەزعی ئێستاتیا ڕازی نەبن. یەکتری باندیت چەند چی منیش بەشدار بووم لەگەڵیان. دیارە هەر مەلایەکان نوێنەری خۆیان دەنێرن بۆ لای ئیسماعیل حەقی داوا دەکەن ئەو داواکارەی فەقیەکان ڕەت بکرێتەوە. بەڵام دیارە شەید عەبدولخالق ئەو کاتە کە مێردمنداڵێکی هەرزەکار بووە و زۆر بە حەماسەتەوە بە ئازایەتی خۆی دەڕوا و داوای مقابلەی محافظ دەکا و لەگەر محافظدا دەنیشی باسی گیر و گرفتی فەقیەکان دەکا کە ئەو کاتە هەیەیان بووە. بۆیە ئیسماعیل حەقیش ئەو داوای فەقیەکانی بەڕەوازانیە و پشتگیری لێکردوون. عەبدولخالق بۆ مەبەستی خوێندن لە ئەزهەر ڕووی کردە بەغدا و لەوێشەوە چوو بۆ وڵاتی میسر. هەر لە ئاواخری 55
چوینە بەغدا لەوێ بۆی خوێندن تەواوکەین و وەزیفەیە پیاکەین هەردووکمان دامەزراین وەکو تەلەبەی دینی طموحی هەردووکمان لە وەزیفە ئەوە بوو هەر یەک وەزیفەیەکی هەبە لە بەغدا دوای ساڵێک پێی دەکرا ئیجازەی دراسی وەربگری و بچی لە قاهرە یان هەر جێگایەکی تر خوێندین تەواوکە. ئەو کاتە ئەزهەر یەکێک بوو لە زانکۆ هەرە ناودارەکان بۆ خوێندنی زانستی ئاینی، بەڵام عەبدولخالق لەبەر ئەوەی بڕوانامەی ڕسمی نەبوو وەرنەگیراو، بە ناومێدی گەڕایەوە بۆ هەولێر و دواتر چوو بۆ بەغدا و لای مامۆستایان محەممەد قزڵجی و عەلادین سوجادی درێژەی بە خوێندندا. ئەو وەختی ئیعلانێک کرا جەیش ئیمامی پێدەویست. ئیمام لە جەیشا وەکو زابتە مەعاشی زۆرە، یعنی هەندی مدیر عامەشی ئەو وەختی مەعاشی وەردەگرێت. جگە لەوەش زابتە ئێمە 30 مەلا تەقدیممان کرد، عەرەب و کورد و تەنیا من و عەبدولخالق ناجح بووین. لە مانجی چاری ساڵی 1956 دادەمەزرێ وەکو ئیمام تابورێک لە جەیش کاوکاتە موچەکەی لە نێوان 40 دینار بووە. وامان دەزانی جەیشیش ئەگە ساڵێک ئیشی تیا بکەی پێت دەکرێت بچی بخوێنی، ئەوە نەبوو. کەتی لە ناوێ و حربی سوێز بوو، مەشاکلی جەیش و حروب و جەبهات و کەتی لە ناو قوڕەکەی. دوای ئەوەی لە سوپای عێراقیدا بوو بە ئیمام تابور و بۆ خاوەنی موچە بڕیاریدا هاوسەرگیری بکا و هەر لەو سەردەمەدا گۆڕانکاری بەسەر ژیانی داهات. ڕۆژانە دەچوو لە چێ دەورەی ئەلکترۆنیک هەبایە، رادیۆ هەبایە، دەچوو لەگەریان دادەنیشت. بە مودەیەکی کەم فێر بوو، وتی کاک محەممەد وەرە تەماشاکەوە، گەیشتمەوەی من ئێزگە دروست دەکەم، رادیۆ دروست دەکەم. تەماشام کرد، چوو بە غورفەکەی، فعلەن ئامەی کردووە. ئەو ئێزگەش دیارە هەر بەخۆی و یان وەکو برادرانی خۆی ڕەوان کردبی مەداکەی تەجروبە بکاتن، ئایا تا چەند دەڕوا تا چەند وەردەگیرێ. من رادیۆیەکەم دەبێت ئەوەی خۆی کردویت و ئیزاعشی گسکەشی هەبوو، حتا دەنجی دەڕۆیشت لە دوی دەڕۆیشتم، دەهاتمەوە پێم دەگوتەوە تا ئەو فترەیە ڕۆیشت بۆ تەجربەی ئەوەیە. مدەت ڕۆیش، ساڵێک 2 ساڵ ڕۆیشت، تەتەوری کرد. هەر زمانی عەبدولکەریم قاسبایە، بەس عەلاقە لەگەر کورد خراپ بووە، لەگەر پارتی خراپ بووە، شۆڕش دەستی پێ کردووە. ڕۆژێک لە سەرکردایەتی پارتی ئەو وەختی عەبدولحسێن فەیلی بوو، مەکتەبی سیاسی، هاتە لای من ماڵەوە، وتی ئەبێ جێگاکەمان دۆزایتەوە، احتیمالە بگیرین. سەیدا ساڵح یوسفی مەسئول بوو، دەهینە ئێرە ماڵی خۆتانە. سەیدا ساڵحی هینە ماڵێمان، 15 ڕۆژێکی ماوە تا جێگایەکیان پیا کرد. ڕۆژێک بە سەیدا ساڵحم و تەبان خاڵقیشی دەناسی، گوتم پێم خۆشە هۆدەکەی عەبدولخالق ببینی. بۆ تۆ ئێستا ببینە سەر دستوڕ دەبینی. چووینە لای عەبدولخالق. عەبدولخالق بۆی شەرح کرد کە چی کردووە و چ دەکا و تەبان ئەویش پارتی بوو. دێتە خەیاڵم سەیدا ساڵح پێی گوت بە ئەمری بارزانی ئێستا هیچ فەرمانبەرێک نابی بڕوا بۆ سەرەوە، بەڵام تۆ ئەبێ بە زووترین کات خۆت حازرکەی ئەچێ ناو شۆڕش. عەبدولخالق لە خێزانێکی کورتپەروەر لەدایک بوو، بۆیە بە قسەکەی سەیدا ساڵح یوسفی دڵخۆش بوو بێت و دڵی بڕیاریدا پەیوەندی بە شۆرشەوە بکا و لە ڕێی ڕێخستنەکانی کۆیەوە ڕووی کردە شاخ.
من لماوەت حاکمی شۆڕژ بوو ئەویش ئێزگەی دەنجی کوردستان کرایەوە لەوەی شێ کرد بەو نزیک و لە ماوەت شوێنەکە پێیان بۆ کردە ڕەش لەوەی ئێزگەیکی بچووک زۆر بچوو بوو ئێزەکە ئەوی دارەی دەکرد ئەو دەیزانین چۆن ئیش پێ بکە لەمای ئەو درستی کردبوو لە ئیزگەی دەنجی کوردستانی عێراقەوە سڵاوێکی شۆڕژگێرانەتان پێشکەش دەکەین و دەنگ و باسی ئیمڕۆی شۆشە پیرۆزەکەمان لەگەڵ چوونی بۆ شاخ و بوونی بە پێشمەرگە عەبدولخاڵق مەعروف شان بەشانی چەند هاوڕێیەکی دەستیان کرد بە دروستکردنی ئێزگەی دەنجی کوردستانی عێراق و خۆی سەرپەرشتی دەکرد بەردەستان لیان دەن و دەستیان لێمە پارێزن ئێوارەیەکیان مامزرانم دی زۆر کەیف خۆش بوو وتی کوڕێکی زیرەک هەیە کە لە ڕادوێ ئەم ئێزگەیە دروستەکە ئێمە تەفسیرە نەزانی پاش چەند ڕۆژێک دەرکەوت ئیمام تابورێک ناوی عەبدولخاڵقە خەریکی ئەو کارەیە لەگەڵ موهەندیسێک ناوی ئەمجەد عەبدولواحید بوو بەنسبەت ئێمەوە موهەندیسەکە ئەتیادی بوو بەڵام ئیمام تابورێک ئیزاعە دروست بکە جێیەکی شتێکی سەرسام بوو بەنسبەت ئێمەوە ساڵی 1964 کە ڕێککەوتنی 64 بوو لەگەڵ عەبدولسەلامە بەداخەوە دووبەرشتەکە پیا بوو لەناو حیزب عەبدولخاڵق ماوەیەک چوو بۆ دیوی ئێران دوای ئەوە گەڕایەوە و هاتۆن ئەو ڕێزەکانی شۆڕش دووبارە دەستی کردەوە بە ئیشکردن لە ئێزگەی دەنجی کوردستان ئێزگەی دەنجی کوردستان هێندامەزانەوە و بە شێوەیەکی چاکتر ساڵ بە ساڵ هەوڵیدا کە ئێزگەکە زیاتر بە قووەت بێ شەهید عەبدولخاڵق هەرگیز جیاوازی نەدەکرد لە بینی سلێمانی هەولێر بادینان ئەوە کورد بوو ئەو دەیویست دەنگەکەی بە شوێن بگەینی دەیویست کادری کارەمان لە خۆی کۆکاتەوە دەیویست خەڵکی بەتوانە بێتە ناو چوارچێوە ڕادیۆ دەنجی کوردستان هەموو کادیرەکانی لە ڕادیۆی دەنجی کوردستانی عێراق کە دەڵێم ڕادیۆی دەنجی کوردستانی ئاخە 5-6 قۆناغا هەر قۆناغ ئەکتەری خۆی هەبوو دەیان ڕۆشنبیری شۆڕژێر تیاندا کار کردووە محەتات بۆ هەر وێزگەیەک خەڵکی خۆی هەبووە من لە 68ەوە لەگەڵدا بوویمە پێشە منیش قۆناغیت کا بووە ئەو هەموو خەڵکە ڕۆشنبیرە شۆڕژێرە هەر هەمیان عەشقی عەبدولخاڵق بوون چونکە ئەوەندە پیاوەکی بە عیلم و معریفەت بوو ئەوەندە پیاوەکی کوردپەروەر بوو ئەوەندە پیاوەکی شۆڕژێر بوو هەموو کەسی خۆش دەویست هەموو کەسی شەهید عەبدولخاڵقیان خۆش دەویست ساڵی 1970 بە مەبەستی وەرگرتنی خود و فێربوونی زیاتر لە بواری میکانیک شۆڕژ ناردی بۆ وڵاتی چێکۆسلۆڤاکیا کە ڕێککەوتنی ئازای ئازار بوو من وەکو سەفیر چووم بۆ پراگ بۆ چێکۆسلۆڤاکیا دوای ماوەیەک من و عەزیزی شێخ کە وەختە لێپرساوی لەقەی شەشی پارتی بوو لە ئەوڕۆپا لێ بوو هەوڵماندا زەمانەیەکی بۆ وەرگرین بۆ عەبدولخاڵق دوای بەدەستهێنانی بڕوانامە لە کۆمپانیای تێست گەڕایەوە بۆ کوردستان لە ساری 1970 و 1975 قەسفی تەیارە زۆر شەدید بوو بە تایبەتی لەسەر ئێزگا خەبەرێکیان نەشر کرد کە تەیارە هاتیتە سەر منتیقە و هاتیە ویشتێتی قەسفی لە ئێزگە بداتن بەران نەیتوانی لێ بدات تەنها 100 مەتر دوور کەوتەوە ئەو خەبەرەیان نارد نەشر بکرێ بەلاو بکرێتەوە لە ئێزگا عەبدولخاڵق کە تەماشای کرد گوتی با بە ئەوەی ئەنگۆ دەیکەن ئەوە دەرێنە تەیارەکە ئەو جارە 100 مەتر بەو لایە داوەرە باشی دەپێچی
ئەمن ئەوە نەشر ناکەم هەرچەندی حەولیان دەگەوت قەت نەشری ناکەم هەر وەختێکی ئەگەرن گۆ ئیسرار بکەن ئەمن دەیکوژێنمەوە ڕادیۆکە دەکوژێنمەوە چونکی ئەو ئێزگای منە هی حکومەت نییە یعنی هیچ شۆڕش نیە هی خۆم دروستم کردی و ئیش پێ ناکەم لەگەڵ دەست پێکردنەوەی شۆڕش و بانگەوازی شۆڕشی نوێ عەبدولخالق بە بێ وابەستەی حزبی و ئایدۆلۆجی لە ئێزگەی دەنجی گەلی کوردستانیش هاوکارێکی بەرچاو بوو لە هەر جێگایە کوردێک هەبێ ئیشی منە دەنجی بگەێنم بە دوورترین شوێن ئەمە بیرکردنەوە و باوەڕی عەبدولخالق بوو ئەم ڕادیۆیی کە دانرا دەنجی گەلی کوردستان ئەم ڕادیۆیە بە هاوکاری ئەو بە هاوکاری شەید عەبدولخالق دامەزرا یەکەمدار و دواتریش هەر لەسەر دەستی ئەو گەشەی پێدرا پاشانیش پشکۆی کوڕی شەید عەبدولخالق ئەویش هات بوو بە پێشمەرگا ئەویش هەر دەست ڕەنجین بوو لە بواری ئەنتێنا و رادیۆ ئەوانەوە ئەویش هەر لەو رادیۆیە وەکو بەرپرسێکی هونەری لەم رادیۆی گەلی کوردستان بوو شەید عەبدولخالق کۆمەڵێک با بڵین کادری ئیزگەی هەبوو کادرانە ئیشی پێدەکردن ئیشی تەکنیکی پێدەکردن یعنی ئەوانەی دەهێشت بێ ئیش بوەستن تەنها ئیشی ڕۆژانەی خۆیان لێزگەدن بەڵکو زۆر کاری تەکنیکی پێدەکردن ئەو کاتە ئەوکانە کاری ئێمەش نەبوو بەڵام مەسەلەن فێری دەکردین چۆن ئێمە مەسەلەن ئەگە بمانەوێ ئیزگەیەک دروستکەین ئیزگەی بچوو ئەمە زۆر پەیوەندیمان بەوە نەبوو بەڵام بە دیارەوە ڕادەوەستانی دەمازانی چی دەڵێ ئەو کادرانەی فێر دەکرد ئەوە بوو چەندین ئیزگەی لە ئیزگەی بچوشی وەکو تەقویە دروست کرد و دابەشی سەر ئەو ناوچانەی دەکرد کە دوور بوون و دەنجی ئیزگە لەوێ زەعیف بوون و هەریەکە و چەند نەفەرشی لەگەڵ دەناردن لە رادیۆ دەنجی کوردستان ئەو کاتی من ئەو کاتی بە ڕاگەانی پارتیم گوت دەبی دەستی شەید عەبدولخالقی گەیشت بتە رادیۆی دەنجی یەکێتی چکە رادیۆی یەکێتی ئەو کات ئەوها گەورەنەوە بەس لە پڕ بە حەجمەکی یەکجار گەلە گەورە هاتە ئەوە چەند کاری تێکرد نازانم بەڵام پیاوەکی خەلاق بوو دوای نوسکۆ عەبدولخالق ڕووی کردە وڵاتی ئەڵمانیا بەڵام تەنیا ساڵێک لەوێ مایەوە پاشان گەڕایەوە بۆ هەولێر لە ساڵی 1976 دەگەڕێتەوە هەولێر لە ئەڵمانیای دیارە لە هەولێر دوکانێک دادنێ دوکانەکەی عەبدولخالق کە دکتۆر معرف خەزنەدار ناوی لێنا بوو ئەکادیمیا جا لەوەی شوێنی کەسابەت و پەیداکردنی بژێوی ژیانی بوو هەروەها مەڵبەندی کۆکردنەوەی نووسەران و خوێندەوارانی هەولێریش بوو لەوێ باز لە ئەدەب و سیاسەت و دۆخی سەردەمەکە و گەلێشتی تر دەکرا ئەو دوکانەی شەید عەبدولخالق وەکو بارەگایەکی نووسەران وابوو چونکە شەید عەبدولخالق توانی پەیوەندیەکی زۆر تند و تۆڵ لەگەڵ تەواوی نووسەرەکانی هەولێر بکا بە تایبەتی کۆمەڵێک نووسەری زۆر باش هاتسۆی ئەو دوکانیان دەکرد و ئێواران لەوێ کۆ دەبوونەوە دوکانێکی هەبوو لە ژێر قەڵا جگەل لەوەش هەندێک سیاسیش هاتوچۆیانە کرد بە تایبەتی ئەوانەی کە پاش شۆڕش دانیشت بوون هەر لەو دوکانەیەوە عەبدولخالق دەستی بە نووسینی کتێبەکانی کرد ئەو کتابانەی کە بە چاپی گەیاندووە ئەنتێنا کە کتابێکی زانستیە دەربارەی ئەنتێنای رادیۆ و تەلەڤیزیۆن و طبعاً باسی چۆنیەتی دروستکردنیان دەکاتن ئەوە لە ساڵی 1970 بە چاپی گەیاندووە هەروەها کتابێکیکەی بە عەرەبی کە بە ناوی ئەسیدەت ئیرسالە بە زمانی عەرەبی دایناوە ئەوەش هەر کتابێکی زانستیە دەربارەی چۆنیەتی دروستکردنی ئێزگەی دەکا ئەو کاتە کە بە لامپا دروست دەکرێ و لە ساڵی 1970 بە چاپی گەیاندووە هەروەها کتابێکی تر کە تەکنیکارە ئەویش باسی دروستکردنی ئێزگە و چەند جیهازێکی تر دروست دەکا کە ئەوە بە زمانی کوردیە لە ساڵی 80 بە چاپی گەیاندووە
و کتابێکی تر کە لە مەجای ئەدەبەوە نزیکە بەڕاستی ئەمە دیوانی ناڵی و کشە ڕاستە لە ساڵی 84 بە چاپی گەیاندیە. مامۆستا عەبدولکەریمی مدەڕس مرتبەی عالی بێ کە کتێبی نالی ساڵی 1970 بە چاپ گەیان و بڵاو بووەوە. پاش ئەو دکتۆر معروف خەزنەدار خوا لێ خۆش بێ یادی بەخێر بێ ئەمری خوای کردووە، ئەویش کتێبێکی دانا بە ناوی نالی و فەرهەنگی نالی. لەما مشتومڕێک و گفتوگۆیە کەوتووە نێوان دکتۆر معروف خەزنەدار و بنەماڵەی مامۆستا عەبدولکەریم مدەڕسەوە بەسەر هەموویانەوە کا محەممەدی مەلاکەریم کە هەردووچی خوێنبەوە لەگەڵ هەندێ بۆ چوونی هەردووچان نەبوو. کتێبێکی دەرکرد نالی و چێڕاستە تێبینی خۆی لەسەر هەردوو کتێب بڵاو کردبووە. من تازە دەستم پێکردبوو بە پرۆژەی 100 کتێبی کوردی وابوو کاکم هاتبووە هەولێر کتێبەکەی دابووە کاکم لە ناو زەرفێکی دانابوو گوتبووی ئەوە ئەگەر زەحمەت نەبی بیدە جەمالی برات کە کتێبەکەی کاکم دایە من کردمەوە دەبینم ئەو کتێبەکەی نووسینی دەستخەتی عەبدولخالقە نالی و چێ ڕاستە. ئیتروا بوو من بە کاکم گوت ئەوەیە کاکمیش گوتی بیدە من بە یەک دوو ڕۆژ بیخوێنمەوە زۆر بوو. ئیتروا بوو کاکم خوێندیەوە گوتی ئەوە ڕێی خۆیەتی زۆر باشە ئەگەر بتانەوە بڵاوی بکەنەوە بڵاوی بکەوە. تەرەفی دکتۆر معروفی تا ڕادەیە گرتووە بەسەر حەمەی مەلاکەریمە. ئەم کتێبەشی کە عەبدولخالق دانا ئەمەش ئیسپاتی ئەوە کە عەبدولخالق چەند لە زانستە ئاینیەکانە شارەزا و ئاگادارە، چەند لە علومی عەسری و تەطبیقیە ئاگادارە، دەستی ئەوەشی هەیە لە ئەدەب و لە کەلتور و لە فکری کوردیە ئەو کتێبەی دانا. عەبدولخالق 4 کتێبی نووسی بوون، 3 کتێبی زانستی و کتێبێکی ئەدەبی. 5مین کتێبی ئادەمیزاد لە کۆمەڵی کوردەواریدا بوو بە کۆتایی کتێبیشی. و دەربارەی یەکسانی ژن و پیاو لە ڕوانگەی ئیسلامەتی و اینجا ئایا تا چەند جیاوازی هەیە لە بینی ژن و پیا و ئەو شتانەی هەموو لە کتابەکەی باس کردیە. کتێبەکە درایە ڕەقابە لە بەغدا ڕەقابە ڕەوزی کرد کە هاتەوە سوودفە برادێک لە دوکانەکەی بوو کتێبەکەیان بۆ هێنایەوە وتێوە چێ وتی وەڵا ئەو کتێبێکە لەسەر ئافرەت و سەربەستی ئافرەت و ژیانی ئافرەت و ئەو شتانەیە ڕەقابە ڕەوزی کردووە. سوورەتی ئەلبەقەرە ئاياتی 223 ئەڵێ ژنەکانتان کێڵگەنە بۆتان بچنە سەر کێڵگەی خۆتان چۆنی حەزەکەن. ئێمە مەبەسمان لە هێنانەوەی ئەم ئاەتە ئەمەیە کە قورئان هەر باسی ئارەزووی پیاوی کردووە باسی ئارەزووی ژنی نەکردووە کە چۆنە یا چییە. وتی من برادرم هەیە ئامادەم بۆ تیم بکەم بەستۆ ئینوانەکەی بگۆڕە من ئامادەم محاولە ئەەکەم کە ئەم جارە موافقەتەکە دەرچێت. کتێبەکەی بە ناونیشانی ئافرەت لە کۆمەڵگای کوردەواریدا بوو. گوتم وەرە ئەو ئافرەتەی لابە دەیکەینە ئادەمیزاد لە کۆمەڵگای کوردەواریدا چونکە مەسەلەی ئافرەت لە کۆمەڵگای ئێمە وەکو بڵێ بڤەیە نابی باسی بکەین بەو شێوەی کە تۆ باسی دەکەی بیکە ئادەمیزاد وەڵا گۆڕیمان و چوو بەخۆی تەقدیمی کرد بۆ ڕەقابە شتیوە پاش هەفتەیەک 2 هەفتە هاتەوە گوتی وەڵا موافقەتیان کردووە. گوتم بێنە بۆتی چاپ دەکەم پارەشی نەبوو گوتی نازانم چۆن هەندێک پارەم هەیە گوتم مشکلێ نییە من بۆ چاپ دەکەم. ئاەتی 228 لە سوورەتی ئەلبەقەرەدا ئەڵێ
مافی ژنان بەو ئەندازەیە کە لە سەریانە و پیاویش پلەیەکی لە سەروی ئەوانەوەیە. هێشتا بەڵاو نەبوو بۆوە مەلاکان تێغیان بۆ سووی. ئیسا بڕۆ لە 100 مەلا بپرسە بڵێ کتێبەکە باسی چیەکەڵێ نازان مەڵێن ژوێن بە پێغەمبەرەدا. لە کتێبەکەی شتی یعنی غەڵەتی زۆر کردبوو ئاەت و مایەت و زۆر شتی ناڕێکی گوتو بە حەقیقەت. ئەو کتێبەی بۆ من نارد چ دەرەی گوتم ئەو کتێبە تەبعی نەکەی قەیدێ ناکەڵ خۆ نووسیتەوە ئەفکاری خۆت. گوتی من دەمەوێت بزانم تو مەلای یعنی یەکتری ئەناسین غەڵەتەکەی لە چێن دەرێ بێ ئەوە غەڵەتە نایدەبم تۆ بەحسی دینەکەی کتێبەکەی تو هەموو ڕاستە بەس چونکە ئەتو دەیرەی هەندە شت هەیە خراپت لەسەر دەشتێتەوە. حەدیسە هینایتت ڕاستە حەدیسەکە لە ناو کتێبە هەیە ئەتو هیچ شتێک لە قسەی خۆن نەگوتووە بەڵام کە ئەتو دەرێ و ئەو حەدیسە دەرێدرێ ها ئەوە مەقسوودی ئەوەیە مەلالێت دەکەنە مشکلە. ئایەتی 11 سوورەتی ئەلنیسا ئەڵێت دەربارەی دابەشکردنی میرات لە نێوان منداڵتان خوا فەرمانی ئەوەیە کە نێر دوو ئەوەندەی مێ دەبات یعنی دوو بەش بۆ کوڕ و بەشێک بۆ کچ. ئەوەی ئەو نووسیتی لە ناو کتێبەکە هەمووی ئایەت و حەدیسە چ قسە چ خۆی تێدا نیە. ئەو مەلایەنە ڕەنگە هەندێکیان هەبی هەنەیان خوێنبیتەوە ڕەنگە نەیان خوێنبیتەوە ئەگەر خوێندبیشانەوە دیارە تێی ناگەن چونکی کتێبەکە وا مایە هەمووی ئایەت و حەدیسە بەس ئایەت و حەدیسە ئەوخوا گوتیتی پێغەمبەر گوتیتی ئەگەر ئەو هات و جەمعی کردەوە نووسی چ خراپەکی تێدایە. مەلاحمەد هەبوو لە سولەیمانی مەلاحمەد ڕیشان پێ دەبوو ئەو 4 خوتبەی خوێندبووە لەسەری ئەو هایە ئەو هایە ئەو هایە هەمیش خوتبەکەم خوێندبووە. مەلا ئەحمەدی مستەفا ئاغای هەڵشۆیی کە ناسراو بوو بە مەلا ئەحمەدی خانەقا چەند وتارێکی ڕۆژی هەینی تایبەت کرد بە هێرشکردنە سەر کتێبی ئادەمیزاد لە کۆمەڵی کوردەواریدا و نووسەرەکەی بەجاهل ناو دەبرد. ئیتر پاش ماوەیەکی پێچ و لەسەر ئەم کتێبە عەبدولخالق معروف شەهید کرا. عەبدولخالق معروف لەلایەن دەستگای سەدام حوسێنەوە کوژرا بەڵام بە فیتی کوردەکانی خۆمان مەلایە توندڕەوەکانی کورد عەبدولخالق معروفیان کوشت. ئەوانەی کە بوون بە سەبەبی اختیالی حکوومەتی باسییان تەحریز کرد کە بیکوژن هەندێک مەلا بوون کە ئێستا لەم شارە هەن و ملیان ئەستورە و کەس ناڵێ سەر چاوتان بڕۆی ڕەشەیە. 11 مەلا لەو هەولێری خوتبان خوێندەوە کە ئەوە لەو کتێبەی ئەو های گوتی ئەو های گوتی. لە نێو کەسوکار و هاوڕێیانیدا تا ئێستاش ڕای جیاواز هەیە سەبارەت بە تیرۆرکردنی عەبدولخالق. کوشتنی عەبدولخالق کوشتنەکی سیاسیە. ئەو خەڵکەی باسی کاتن کە پێی وێ لەسەر ئەو کتێبە کوژرایە ئەو کتێبە کرا هەنجەت ئەگەر نا لەسەر ئەو کتێبە نەکوژرا. عەبدولخالق و هەندێک سیاسی ترکە هاتبوونەوە وەلەو بە سەراحەت پێیان نەگۆترا بوو بەران ئەوانە حکمی ئیعدامیان لەسەر بوو ئەگەر بێت و دەست بە سیاست بکەنەوە خۆیان لە سیاست بگەینن. هەستیان کرد بە هەندێک عەبدولخالق دەستی پێکردیە ئەو هەنجەتەیان لۆی پەیدا کرد و کوشتیان. پێم وایە لە مفاوەزاتەکەیەکی نیشتیمانی کوردستانی 84 دوو سەفەری لای قڕناقا و پشت ئاشانی کردبوو کە ڕادیۆکان نەو ناوچە بووە. ئەگەر هەڵە نەبوو بم شاید پێشیان برێ پێم وایە شەهین نونی نارەکەری لەگەڵدابی لەگەڵ مامۆستا
کاکەمان بۆتانی ڕۆژێک بە من و شەهید نووری نانەکەلی وت وتی مامزەلار نردوێتی بە شوێنمە تەمان ئێمە حەزمانە کرد چونکە نووری ئۆتۆمبیلی هەبوو ئێمە هیچمان ئۆتۆمبیلمان نەبوو لەخوامانەوێت بڵێ وەڵای تر چوین بۆ لە ڕێی خەلیفانەوە چوینە خەتێ کە چوینەوێ تەماشای کرد ئێزگەکەیان ئێزگەی یەکێتی خراپ بووە لەگەڵ شەهاب عوسمان لەوێ پێشمەرگە بوو لەگەڵ ئەوەن چوون ئێزگەکەیان چا کرد چەند ڕۆژێک ممکنە 4 ڕۆژ 5 ڕۆژ پێش شەهید بکرێت کاک عەبدولخالق گوتی پێم خۆش ئەگە ئەو جارە چێ لای مام جەلال منیش دێم لەگەڵ تا گوتم باشە گوتی دەزام ئەوە ئاخری سەفەریش دەبیتن پێش نۆڕۆ گەیشتینە لای مام جەلال تقریبا مشتێک دو ساعت لای مام جەلال دانیشتن و نەمان لای ئەو خواردووانە بەیانەکەی گەڕاینەوە هەبوو 2 ڕۆژ پێچوو کاک عەبدولخالقیان شەهید کرد حیزی بەعەس خۆی ڕقی لێ بوو بۆ چونکە ئێزگای بۆ کورد دروست کرد بوو عەبدولخالق کە بووە هەرایەک لەسەر و کە ئەو داواشی کرد بچی لەگە مەلایەکان دابشی لە مزگەوتی ئازادی گفتوگویان لەگەڵ بکە ئەوان ڕەبزیان کە خۆشی چوە مزگەوتەکە بەڵام ئەوان گفتوگویان دەکەن سێ چار ڕۆژ پێشتر هاتەکەنە من ئاگۆتی ئەنگور لە خۆتبەی باستان کردی و مەلای سولەیمانی باستان کردی و مازگۆتی لە قسەی تو هیچ پێم ناخۆش نەبووە جوون نەدایە بەس مەلایەکی سولەیمانی 4 خوتبەی لەسەر خوێندیمەوە زۆری جووندایە ئەوەندەی گوت من جوون نادەم بەس قسەکانی توم دەینا و گوتی دەم پێم خۆشە بناقەشە بکەین گوتم ئەم بەتەنێ نەبوومە 11 مەلا لەو هەولێرە قسەیان کردیە عادەکە ڕۆژێکی دیاری دەکەین قسە دەکەین لەگەل یەکتر وەڵا تا ڕۆژەکەمان دیاری کرد ئەوە بوو گوتم وەڵا دایرە ئەمر قۆستیەوە کوشتیەوە بەڵام ئەو ڕۆژی شەهید کرا من نزیک نیوەڕۆکە خەبەرەکەم بیست کە شتێک ئارادا هەیە دەستی بۆشێنە ئەو ساعات 12 بزە بە تەلەفۆنم بۆکەن گوتم کاک عەبدولخالق شتێک وەزعەک تەواو نییە مەچەوە ماڵەوە بە تەنیا من لەگەڵە دەمێستە بە تەکسیم گوتی من نەتم پێ نییە باچ دەکەم بیکەن من ئامادەم بچمە مزگەوت لە بەرامبەریان داشتم گفتوگۆ بکەن دە ڕۆژی من لێرە لەکن ئەمەلەومان هەبوو ئەو زێ دەزێژیان چا دەکرد شورتەک هات سەفیەکی سپی پێ بوو لەگە هەندە قەوام گوتم چییە تۆڵە کابراایك تازە لەو لایێ لەسەر ئەو کۆرانەی سێچار گولیان لێدایە کوشتیان نایمە لە عەبدولخالق بوو هەر ئەوەندە زیاتر معلوماتم لەسەری هەیە کە خەبەریان دامێ ئەو کاتە پیانە وتم گوتیان شەهید عەبدولخالق بریندارە لەکوێشە لە خەستەخانەی جمهوری نازانم ئێستاش چۆن ئەو چۆن ئەو یادەتاڵەت بێت بەیاتی نامەوە بەعز کردیە تەبریل لۆ خۆی لۆی دایپۆشی لە پەناپەردەی ئیسلامچەتی گوایە ئیسلامە تۆندڕۆیەکان عەبدولخالق شەهید کرد ئەگەر من لە تو دەپرسم چێ پیاوە لە هەولێری لە 85 لە ئازادی لە چقی جادەی شەهید عەبدولخالقی شەهید کرد دیارە بەعز نەمایە خۆیان ئەمن کوشتیان هەردوو لە هاوبەشن بەڵام ئەگەر مەلایەکە ناکردا ئەو ژمارەك لە مەلایەکە ناکردا هەرا ئەو شتان نەکردا بە شتێکی هێمنی وەریانگرتەوە و ڕێیەکی وەریانگرتایە مناقەشان لەگەڵ بکردا لەوانەیە سار دەبووە شەهید نەدەبوو حکوومەتیش پێی نەدەزانێت بەعس و ئەمنیش پێیان نەزان بەڵام ئەوان چون لە دەرگای ئەوانیاندا وەکو شارەزەنگە زۆرەکان کردەوە هەردوو لە تاوانبارن بەرامبەر مێژوودا وڵا ڕقم تەلەفۆنی خۆی داما ڕقم تەلەفۆنی خۆم داوی وهذا بروجي سيشن مناقشة بكين ولا كاتب وكان دائري من بوستيوا واللي ده وقت كل اللي إزاي سلي ولا من بارتي أو اللي إزاي بو وده فرصة غير لورك خد لا أقصاني كرتون ملاش سليماني وانغو ترانغو دائري من أجل اللي أنا من وكو ئاگادارم لە مەلایەکی کوردەوە لە بەغدا راپۆرتێک نووسرابوو بۆ لە ناوبردنی عەبدولخالق معروف
ئەو راپۆرتە گەیشت بووە دەست خێرە لە تەلفاح کە ئەم کابرایە ئیسیحانە بە دینی ئیسلامی دەکا، ئیسیحانە بە مرۆڤی ئیسلام دەکا، پێویستە ئەمە لە ناو ببرێ. دوای من بیرەکەمەوە باشە ئەگەر بەعز بیکوژەیە زۆر هاسانە بانجیەکە و حەبسیەکە و محکەمەشیەکە و دامیشیەکە، بەڵام بێدەنجی بەعز ئیشارەتە معنای ئەوەش ئاگای لێبوو لە مۆزوعەکە ئەگەر خۆی نەبوو بێ. ملف مقتل عبد الخالق معروف لدائرة أمن بو كتدستما وشي انتفاضة بو هموم خين ثوا لبداياتي ويك أو كتابة هاد بكوي تبازار تيدايا حتى روجي كشتني لو بديار دكوي كدائرة أمن خوي ويشتيتي بيكوشي تشتك بيدا بكويت أو ملفين معه كانتفاضة بو عالم هرات زۆر من بەدەست کرد بوو هەمومان سووتان پێم تەنها یەک دووەک نەبی کە پێمانوە بوو پێویستە بمینێتن و دامانە جێخۆی. خەڵکانەکەی گوتین ئەو سیارەی کڕاونە مۆدل 79 ڕقەمەکەشان داینێ بەڕەحمەت بی عەزیز حاجی عەلی مرورە ئەوەش خزمێکی خۆمانە یەک لە معتەمیدەکانی بەرید بوو کە لە هەولێر لە دائیرەی هاتوچۆی هەولێر نووسرا و بەریدی دەبرد بۆ بەغدا گوتم لابەلا بۆم پرسیار بکە بزانە لە مروری بەغدایە ئەو سیارە کە ئەو کاتە 18,000 و چەند ڕقەمە سێ ڕقەمی کەتتر بوو ئەو ڕقەمانە بە ناوی دەستگای ئەمنی هەولێر تەزیل کرابوو بۆیە هەر بە تەسەوری ئێمە دائیرەی ئەمن بۆ و لە ڕێگای چڵکا و خۆڕەکانی خۆی ئەو کاتە شەهیدیان کرد. ئەمە هەی ئەو کاتی رادیو دەنجی کوردستان لە خنێرەی بوو من لێ بووم جەنابی سەرۆک بارزانی بروسکەچی لۆ من نات دەڵێ پرسەی سێ ڕۆژی لۆدانێ سێ ڕۆژ رادیو دەنجی کوردستانی عێراق حیدادمان ڕاگەیان لەسەر شەهید عەبدولخالق کەش ئەو ڕۆژە شەهید کرا و پرسەمان بۆ دانرا و ڕۆژی کە پرسەکە تەواو بوو من هەرچوومەوە لای خزمەت مامزرال دیار بوو مامزرال پێم سیر بوو حادثەکەی نەزانی بوو کە پێم گوت ئەویش پێی سیر بوو دوای هەبوو گوت حەزەکەم لەگەڵ کاک پشکۆ قسە بکەی گوت وەڵی مامزال ئەم پێم خۆشە جەنابەت بەخۆ چکە ئێستا حادثەکە ڕوودا و دوای هەبوو مامزرال کاک پشکۆی بانک و لەگە کاک پشکۆ قسەیان کردووە. وەختی کە هاتین من و مەلا جەمیلی ڕۆژبەیانی بۆ تازیان هاتین لە بەغداوە بۆ هەولێر بەیەکەوە هاتین دەفتەرێکیان بۆم هێنا عەبدولخالق معروف لە دەفتەرەکە هەموو شتێکی نووسی بوو کە چ پارەی داوە بە من چەند ماوە پارەی کتێبەکە کە نەدراوە گوایە قەرزاری منە پارەکان بۆم هێنا دەبی ئەو پارەیە بدەینەوە ئەوە لە ئۆباڵی عەبدولخالقە نابی گوتم بابە من ئەو پارەیە وەرناگرم من خۆم بە تاوانبار دەزانم بەرامبەر بە عەبدولخالق ئەمە وا دەزانم من سەبەبی ڕئیسی بووی بۆ کشتنی عەبدولخالق معروف چونکە ئەو کتێبەیم ناو نیشانی کتێبەکەیم بۆ گۆڕی بۆ ئەوەی لە ڕقابە ڕایپەڕێنم و چاپی بکە. دەی 1985 یەکێکە لە ڕۆژە هەرە تاڵەکانی ژانم من لە کۆیە بووم هەواڵیان پێدام عەبدولخالقی هاورێم شەهید کراوە هەواڵێکی تڵتەزێن بوو هاتمەوە بۆ هەولێر لەوێ زانیم لە گەڕێکی ئازادی نزیک ماڵی خۆیان تیرۆر کرا. ئەگەر بتگوت بە کوردایەتی یعنی چی پێت دەکا برێ ئەوەتە نمونە عەبدولخالق مێژوو حەلاج دووبارە بکاتەوە شەهید عەبدولخالق حەلاج بوو حەلاجی کورد بوو تێدەگەی شەهید عەبدولخالق شەهیدی ڕێگای حەقیقەت و ڕاستی بوو بەس بەداخەوە وەک ئەنە لە حەقی حەلاجی لەسەر ئەو شەیە کوشتیان شەهید عەبدولخالقیشە لەسەر ئەنە لە حەق کوشت خۆیان دەزانی بە شەهیدبوونی عەبدولخالق فکری کوردی ئەمرێ بەڵام فکری کوردی لە گەشەکردنایە عەبدولخالق ئەستێرەیەکی گەشە دەسی هیچ داگیرکەرێک و هیچ ئەنفالچیەک و هیچ کورتکوژێکی ناگاتێ
وا بوو بە 24 ساڵ کە کورد حکمی ئەم وڵاتە دەکا کەچی تا ئێستا هیچ شتێک بۆ عەبدولخالق نەکراوە. دیارە ئەمەش لەبەر ئەوەیە کە عەبدولخالق کوردستانیانە بیری دەکردەوە نەک حزبیانە. ئەو وەکو پیاوێکی بێرایەن تەسەڕفی دەکرێت بەخۆش دەزانی ئەو زادە و ئەو شتانی ئەوە کرایە ئێستا ئەگەر لە هەولێر ئەگەر لە سلێمانیا پارتیوێچەتی هەر تەنها بە ناوی شەهیدەکانی خۆیان کردیە. دیارە هیچ یەکەشی لەوەلایەنە بچینە کاک عەبدولخالق بە شەهیدی خۆ نەزانیە لە ئەوەی کە بەڵام کاک عەبدولخالق شەهیدی هەموو کورد بوو. دوای ڕاپەڕین ئەگە ئاوڕمان لە کەسندابەوە دەبووە پەیکەرێکی شەهید عەبدولخالق بەلای کەمی لەسەر لووتکەی قەڵا هەبا بۆی هەموو خەڵک بزانی هەولێر یەک لە نیشانە جوانەکانی شەهید عەبدولخالق معروف بەس سەد مخابن لەبەر ئەو لە ملانەی حیزبەتی شەهید عەبدولخالق وەکو شەهیدێک بە شەهیدێکی ون بوو حسێب دەکرێت. شێرکۆبێکەس یەکێک بوو لە هاوڕێ هەرە نزیکانی عەبدولخالق. چەندین جار شێعری بۆ نووسیوە و لە تێکستەکانیدا ناوی هێناوە. شێرکۆ لە قەسیدەی دەربەندی بەپولەدا دەڵێ: هاوڕێیان ئەم ئێوارێ منیش دێم لە چایخانە پسکۆلەکە کورسیەک بۆ شەعرم دانێن مەیتن بەکەس گەر جامانە خۆشمەکەی خاڵە ڕەجەپات پێی بڵێن ئەبێ ببووری گیراوە گەر شەبقەکەی ئەحەی میرزا بە پەلەپەل ئەوی شاد بڵێن گیراوە مەگەر لە هەولێرەوە میوانێک ئازیز زۆرمان دوو بێ و بگاتە جێ مەگەر کتێبە یاخیەکەی عەبدولخالق وشەی شان و ملخوێناوی کە ناتوانێ لەبەر ئێشی زامەکانی زۆر بە پێوە ڕابوەسێ